ئێمە دوو ڕۆژی تر کە دەریاو زەریاکان وشک بوو ئاو نەما خەڵک ئاوی لەکوێ دەسەکرێت. چونکە ئێمە ڕۆژانە زیاتر لە 27,000 درەختمان ئەبڕێتەوە بۆ دروستکردنی کلێنس. ساڵانە زیاتر لە 500,000 ئاژەڵ بەکار ئەهێنرێ بۆ مەبەستی تاقیکردنەوە لە سەریان بۆ بابەتەکانی جوانکاری. زۆر جار یعنی نەبوونی ڕۆڵی تاک لە ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە کێشەکە گەورەترەکات. یەکێک لە هۆکارەکانی بەفیڕۆدانی ئاو خۆشۆرینە. یعنی خەڵک ئەبینیت بۆ نمونە هەموو ڕۆژێک خۆیشوە و هەر خۆشۆردنێکیشکەیکا کاتێکی زۆرە خایێنێ. ئەمە واتە ئاوێکی زۆر بەفیڕۆدا. ئەمەش بە هەمان شێوە کاریگەری خۆی هەیە لەسەر ژینگە. چارەسەری ئەمە چییە؟ کەسەکە ئەتوانێت لە جیاتی هەموو ڕۆژێ بۆ نمونە چەند جارێک لە هەفتەیەکە خۆی بشوات. و هەر کاتێک خۆی شۆرد لە جیاتی کاتێکی زۆر کاتێکی کەم لە حەمام بمێنێتەوە خۆی بشوات. ئەمە بۆچی باشە؟ بۆ باشە ئاوێکی کەمتر سەرفەکرێت. چونکە ئێمە ئەم ئاوە سامانە، یعنی سەروەتێکە مرۆڤ بەهای نازانێ هەتاکو لە دەستی نەدا. ئێمە دوو ڕۆژی تر کە دەریاو زەریاکان وشک بوو ئاو نەما خەڵک ئاوی لەکوێ دەسەکرێت. یعنی ژیانی هەموو بوونەوەرەکان لەسەر ئاو بەندە. کەواتە ئاو ئاڵتوونە، بەڕاستی ئاو ئاڵتوونە، ئەبێ ئێمە قەدری بزانین.